مزگەوتێکم بینی زۆر پیس و چەپەڵ و درەوەتان ساڵی چەند لە ساڵی 95 لە مزگەوتی قەزازەکان پیاوێک نزیک بە 30 ساڵ دەبێت سەرقاڵی پاکردنەوەی تەوالێتی مزگەوتەکانە بە بێ بەرامبەر تەنها ئەگەر خێرخواست هاوکاریەشی بکات و ئەگەر نەشیکات ئەوە ئەم چەند مزگەوتێکی شاری سلێمانی بە بێ موچە بە بێ هیچ پارێک پاک دەکاتەوە لێرە کاگەژاری لێیە کە خەڵکی گەرمیان ئەگە فەرمی تێرە کاگەژار سڵاوی لێ بێ چۆن و دەسە کرد بەم کارە پاکردنەوەی مزگەوت بەڵام بێ موچەش تا ئێستا تاین نەبووی تاین نەبوومەوە بەردەوامم لە 95 خەریکم ئیشەم هەستیام بە فکری خۆم مزگەوتێکم بینی زۆر پیس و چەپەڵ و درەوەتان ساڵی چەند لە ساڵی 95 لە مزگەوتی قەزازەکان بەڵێ وڵا کاکە یەکەم تەوالێتم پاک و کرد جۆرەکات بەرامدی ئەتر یانی پیا و ڕاست بڵێ درۆ باش نییە خۆم کرا عرب ڕوم نهات خۆم کرا عرب و کەتە جۆرەکە لەگەڵ بەردەوام بوو بە عربی قسەیە کرد و بە عربی جوایمەدا و دەستم کرێش کردن وڵا نیم ساعت جارێ سێ چارەك جارێ 20 دقیقە جارێ کەبابیانە و مریشیە ناوێت بە قوربانم بە ساخەو بم بە کوردی و عربی تێکەڵی کوردی و مریەکە ها جوایمەداوە قسەم ناکرد ئەمە کێشە نییە وڵات تەوالێتەکەم پاک کرد مامۆساش هات وتی کاکەیجان هەبە ساخەت و هەموو حەوت تەوالێت بوو هەر حەوتەکەیم پاک کرد بە ڕۆژێ مزگەوت پاکی تۆ لە سلێمانیە وەڵا لە سلێمانی ئەگەڕم بەسەر مزگەوتەکانتر ناڵم پێت ئەوە نە مزگەوت چونکە ئەگەڕم بەسەر مزگەوتەکان هەر مزگەوتێ بێڵێ من لە خزمەتێم نێت وازی لێ مزگەوت هەیە کە نەیەڵن مزگەوتێ وڵات کاکە گیان خۆمان مجۆرمانەیە مجۆرش هەیە نایکە ئێستا مزگەوتەکان بازار هەمووی بگەڕێ مزگەوتی خانەخە مزگەوتی گەورە مزگەوتی دوو دەرگا بۆن هاوکاری هاوڵاتیان چۆنە وڵی باشە لەخوا بەزیای شکر بۆخوا پێژین ناشکردنە ئینسان ناشکردنەوەی باشە شکر بۆخوا هەموو ڕۆژێک ئەم ئیشاکەی هەموو ڕۆژێ ئەمە ئیشا هەیە ئەگەر نەبێت دەستەکەمە پلاسکۆ کۆکردن و قوتو کۆکردن و ئەم شتێ لە بە عەرەبانە هاوڵاتیان چۆن پاک و خاوێنی ناو مزگەوتەکان ڕاگرن وڵی هاوڵاتی بەخوا پاکخاوێنی ڕناگەین چکە دیرەوتان هەیە دەستەکە دەلووتەوە چاوە بە دەرگاکەی ساوە بە دیوارەکان هەیە لێ نووسێ هەیە یانی چی وای هەیە یانی نازم چۆن تەبیعەتێکامە ئێستا پاکمۆ کردێ باە بڕۆ بەسێکە بزان دیوارەکان چەند پیس بووە دیوارەکانیش پیسەکان دیوارەکان پیسەکان دەرگاکە پیسەکان بەلوعاشکێنە مەسینەکان کوونەکان دەرگاکە بە چڕ کوونەکان هە بە چڕ نییە هەیە جگەری تێخوا چرخەکە دەرگاکان کوونیەکە ئێوە کێژ تا ئێستا ناخۆشترین مووقیف کە تووشێ بوو بێ لە میشای چی بووە وڵی هیچ ناخۆشی وڵی تو خۆتە دای خەڵ چۆن ئارێکێک وەتی قسەیەکە کایەکێڵەکە وا بکە وا بکە ئەبێت تاحملیکە لەگەڵ بڕۆی ئەگەر تووڕە بیت و ویکەیتە شەڕ و بە قسەی نەکەی نابێ ئەبێ لەگەڵ ئەو هاوڵاتیە بگونجێری ئەو خۆت بەنیازی تاکەی بەردەوام بی لە میشە وڵی هەتا توانام بێ ئینشەڵا هەتا توانان بێ خۆت لە گیانمە بێ بەداوام بوون ئێستا بە دوای ڕۆژشە لە مەڵاباندا و خەریک پاکردنەوە متایسە وەلەش ساغ ڕۆیتەوە ئیسراحەتەکەی لە نیۆڕۆیا چی ئەەکەی وەڵی ئیسە ڕۆژتم وەتەمان بڕۆمە مزگەوتی ڕەشید لەبە خاتەوە وتم زان ئەگە بێرن بیانیە چم بوو ئەوێش پاکەمەوە سیارەش پێنیە ناوەڵام بە پێ ڕۆژتە خانووی خۆتە ناوەڵە کرێچیم کرێکی کرێچوو بێم و چێشم ینی موچەش چەند سەر خێزانن 6 سال خێزانی کەسی تریانی شەکات ناوەڵای کەسی ئیشکەرم نییە ناوەڵا کوڕەکەم 7 ساڵە کچمە هەیە 9 ساڵە کچمە 3 ساڵە ئەیتە لە بنەوان ئەلەوەڵە خوا لێو نەسەنێت و خوا تۆشیان بۆ بێڵێ بەڵێ ئەمە یەکێکە زۆر سپاس دەکەم ئەمە یەکێکە لەو سیفەتانی کە هاوڵاتیان لە خۆشەویستیانە بۆ ئەو شوێنانی کە ماڵی خوێن هەڵەسن بە پاکردنەوەی تر بە خۆبەخشی بێت یەخود بە هاوکاری کەسانی ناوچەکە بێت ئەم پاکردنەوەی بانجامەکەێنرێ بۆیە وەکو ڕێزێک لە مزگەوتەکە ئەم سەڵیان داناوە هەچ کەسێک بەپی توانێت هاوکاری بکات ئەمە بۆ بکڕینی پێداویستی و هاوکاریکردنی ئەو کاکەژارێ تاوەکو پاک و خاینی ناو مزگەوتەکە بپارێزرێت.